250 ماڵی گەڕەکی مامزاوی شاری هەولێرن دوای بێئومێدبوونیان لە چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی گەڕەکەکەیان هەر ماڵێک و بڕی 100,000 دیناریان کۆ کردوتەوە و بیرێکی ئاویان لێداوە. شوان یەکێکە لە دانیشتوانی ئەو گەڕەکە و دەڵێت یەکە ئیداریەکانی ئەم شارە جگە لەوەی کێشەکەیان بۆ چارەسەر نەکردوین ئێستا پارەی ئاویشیان لێ وەردەگرن. والله وەزعمان زۆر خراپ ئاوێ ئەفتەی جارێک دەهات یان نەدەهات بەشی نەدەکرد بەڕاستی بیرەکە ئەو قۆتەی نەبوو کە ئاوەکەی بێتەوزیعەکە زۆر ژمارەکان ئیمکانی تەمان نەبوو بەس نائیلاج بووین لەبێ ئاوی ئەتووە هەموو ڕۆژێ وەرەوە ئاوی بکڕە زۆر ناخۆشە هەسان لێروکانەمار 100,000مان خڕ کردەوە دامان بیرەکەمان لێدا و لەسەر حیسابی خۆمان هەموو شتێکمان دابین کرد هاتە ئێستاش موچەی عرسەکەی ئەمە بە خۆمان دەدەین. پێش ئەو بیرەی مشینە 3 ساڵ هەبوو ئەو کۆرانەنە بە هەم ئاو کردبوو. میراوی گەڕەکەکەش دەڵێت هەر کاتێک کارەبای نیشتیمانی هەبێت ئەوە ئاو بەسەر دانیشتوانی ئەو گەڕەکە دابەش دەکەم لە بەرامبەر ئەوەشدا دانیشتوانی گەڕەکەکە لەسەر ئەرچی خۆیان ماگانە موچەکەم بۆ دابین دەکەن. ئەو بیرە ئەلعان 250 ماری لەسەرا 250 مار بەزێتەوەی لەسەرا بەکەمتنە موچەش وەڵام موچەش عالەمەکەتم دادێ حکومەت سەردانیشمان کردینە چەند جار چوویمە ئەو دارەی ئەوەی وریان کاکە بەخوای نە فەرمان هەیە بنێت نەجێت نە پارەشمان هەیە بدەینێ. ئەو کێشەیە بە بەردەوامی لە هەولێر دووبارە دەبێتەوە و هەموو هاوینێک ڕوبەڕووی هەولێر دەبێتەوە. پارێزگاری هەولێر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بۆ چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی لە شاری هەولێر بڕی 20 ملیار دیناریان تەرخان کردووە. 20 ملیار دینار لە بۆ ئەو سێ مانگەی کە لە بەردەستمانە ڕەزامەندی هەیە و بەشی زۆریان لێدانی بیری بەدیلە و بەشێکیان سیانەکردنی بیرەکانە و لەگە گرفتە تەکنیکیەکانی کە ڕوبەڕوو دەبێتەوە. ساڵانە لە وەرزی هاویندا کێشەی کەم ئاوی لە شاری هەولێر دروست دەبێت ئەگەرچی بەرپرسانی ئەم شارە هەموو ساڵێک بەڵێنی چارەسەرکردنی دەدەن بەڵام تا ئێستا کێشەکە چارەسەر نەکراوە. بڕیار محەممەد، کورسات نیوز، هەولێر.